شتانێک شەرعیەت دەدا بەم کردەوانە ئەیان ڕەوایەتیان پێدەدا پێت دەڵێت تۆ ئەوە بکە و هەر چاکیشی لە کاتێکە ئەوەی کە دەیکەیت خراپت دەکات بەڵام ئەو دەڵێ ڕەوایەتیت پێدەدا کە تۆ ئەمەش بکەیت هەر بە چاکی دەمێنیتەوە جا لێرە لەم حکایەتە شتێکی تایە فعلا مەوزوعەکە لەوایە کە چۆن ڕەوایەتی دەدرێ بە شتێک کە خراپە بەڵام حکایەتەکە پێمان دەڵێ ئەو شتە بکە چونکە ئەگەر ئەو شتە بکەی خراپ نابیت هەر بە چاکی دەمێنیتەوە لە کاتێکا شتەکە چییە؟ شتەکە خۆی چاک نییە وەکو ئەوەی کە دەڵێن لە مامەڵا تۆ کەسەکە ئەگەر ڕازی بوو بەوەی ئەمەت کڕیوە بە 500 دینار ڕازی بوو بەوەی بە ملیۆنێک بیدەی بەو ئەوە چییە؟ ئەوە حەڵاڵە و تۆ هیچ گوناحت نابێت چونکە مامەلەیە ئەمەش شتێک شەرعیەتی داوە بەم قۆڵبڕینە شتێک دەڵێت تۆ مادام کەسەکە ڕازیە ئیتر تۆش ناحەقی بەرامبەر ئەوە هەر گوناح نییە چونکە کەسەکە ڕازیە ناحەقی بەرامبەر بێ وەکو وابێ ناحەقیەکە ڕەپت بێ بە بابەتەکەەوە ڕەپت نەبێ بەخۆتەوە لە کاتێکان ناحەقیەکە تۆ وێران دەکا مۆزوعەکە ئەو نییە مۆزوعەکە خۆتی کە تۆ دەتەوێ بزانی ناحەقی چییە بۆ ئەوەیە تۆ ناحەق نەبی تاوی خۆت وێران نەبی نەک ناحەق نەبی بۆ ئەوەی بەرامبەرەکە وێران نەبێت بەل لە هەموو شتێک دەبێت خۆت وێران نەبیت بەس ئێمە شتەکەمان خستۆتە سەر بابەتەکە کابرا ڕازیە بەوە کە من دەیخەڵەتێنم مادام ڕازیە کەواتە من کەسەکە وێران ناکەم ئەگەر چی من وێرانیشم کردی بێت بەڵام ڕاستە من ئەوە کەسەکەش دابنێ وێران نابێ بەوە محتاجە و ئەوەی دەست ناکەوێ و تۆ پێتدا و بەڵام ئەی من خۆم نازانم ئەمەی کە دەیکەم خەڵەتاندنە جا لێرە حساب بۆچی نەکراوە بۆ خۆ نەکراوە لەو شتانە حساب بۆ بەرامبەرەکە کراوە کە لەبەرەوە ئەمە لەسەر چه ئەساسێک گوتاو لەسەر ئەساسی بەرژەوەندی لەبەر ئەوە تۆ ئەم کەسە دەخەڵەتێنی بە پارەیە کریوتە بە پارەیە سەدقاتی ئەوە پێی دەیفرۆشیتەوە بە کەسەکە مادام کەسەکە زەرەر ناکا کەواتە ئەمەی کردوتە چییە؟ ناحەقی نییە کەسەکە زەرەر ناکا و تۆ قازانج دەکەیت لە کاتێکە ئەوەی ئەگەر مۆزوعەکەت حەق بێ ئەوە گرنگ نییە ئەرێ خۆشت زەرەر دەکەی یا کەسەکە زەرەر دەکا ئەوە گرنگە ئەمەی دەیکەم حەقە یا حەق نییە ئەوەی گرنگەکە لێرایە یعنی ئەگەر حەق بێ و هەردووکیشمان زەرەر بکەین ئەوە دەبێ ئەوە بکرێکە حەقە ئەگەر حەق بێ و هەردووکمان قازانج بکەین هەر دەبێ ئەوە بکرێکە حەقە ئەگەر حەق بێ و من زەرەرکەم و تۆ قازانجکەی هەر ئەوە دەکرێت ئەگەر حەق بێ و تۆ زەرەرکەیت و من قازانجکەم کاتێ من و تۆ بیرمان لای ئەوە بوو چی حەقا ئیتر ئەمانە گرنگ نامێنن بەڵام کاتێ بیرمان لای ئەوە بوو چی بەرژەوەندیمانە ئەوەی لە بەرژەوەندی هەردووکمان هەیە هەردووکمان بە حەقی دەزانین ئەگەر لە بەرژەوەندی یەکێکمانە بوو ئەو یەکەمان بە حەقی دەزانێ ئەمی تریان بە ناحەق ئەگەر لە بەرژەوەندی یەک ئەمی تریان بووەوە بە پێچەوانەوە ئەم بە حەقیدا هەمان شتە جارێک ئەو بە ناحەقی دەزانێ و بۆ جارێکی تر ئەو بە حەقی دەزانێ هەمان شتە جارێکی تر من بە ناحەقی دەزانمەوەی تر بە حەقی دەزانێ جا هەمان شتە هەردووکمان لە شوێنێکا بە حەقی دەزانین و لە شوێنێکی ترا بەچی دەزانین بە ناحەق دەزانین کەواتە حەق چییە حەق تۆ پێکەیە مەیاری پێ دەکەی یعنی حەق شتێکی جێگیر نییە لە خۆیان حەق بێت حەق بەپێی ئێمە حەقا ئانا خۆیا وجودی نییە ئەوە تاوانەیەکە لەو تەسەورانە لەبارەی حەق و چاکە و ئەوەی کە ئەخلاقیە کە شتەکان بەپێی ئێمە کەوتت بەپێی ئێمە ئاوان و نزبیت یعنی تۆ چیت کردووەتە بنەما بۆ حەق و بۆ عەدالەت و بۆ چاکە بەرژەوەندی شتێک لە بەرژەوەندی منابوو چاکە پێی دەڵێم چاک بۆچی چونکە لە بەرژەوەندی منایە ئیتر خوای دەکرد لە زەرەری هەموو دنیا بوو یعنی لێرە حسابەکە بەو شێوەی لێ